دروشمەی سەربەشتی ئەم ڕۆژەمانە ئاشتی زانست کوردستانی ئاوەدانە ئەو دروشمەی سەربەشتی ئەم ڕۆژەمانە ئاشتی زانست کوردستانی ئاوەدانە سەیڕمی دەستی هێزی تێکۆشانی لەلاکەوە ناوی کوردستان نەزانی سەیڕمی دەستی هێزی تێکۆشانی لەلاکەوە ناوی کوردستان نەزانی. بێگومان ئەمڕۆ یادی 18 شوبات ڕۆژی دامەزراندنی یەکێتی قوتابیانی کوردستانەکەینەوە و پێم خۆشە لێرەوە پیرۆزبایی بنێرم بۆ سەرجەم قوتابیانی کوردستان وەسەری ڕێز و نەوازشدانێنم بۆ شەهیدانی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد و بزوتنەوەی قوتابیانی کوردستانیش و لە نێویانە شەهیدانی یەکێتی قوتابیانی کوردستان. خۆی تەبیعی ئێمە باسی و مێژوواکەین کە خۆمانی تیابووین ئەجینا لە ڕابردووە یەکێتی قوتابیانی کوردستان ضرورەتێکی تاریخی دروستی کرد لە ساڵی 53 ئەو کاتە بوو کە ململانەی قەومی هەبوو ململانەی زمانەکان هەبوو و قوتابیانی عەرەب مافی قوتابیانی کوردیان پێشێلە کرد مافە پیشەیەکانیان نەئەدا بە قوتابیانی کوردستان. ئەم ضرورەتە تاریخیەکێتی قوتابیانی کوردستانی هێنایە دامەزراندن و لەژێر ڕێنمایی و سەرپەرشتی سومبولی نەتەوەی کورد جەنابی بارزانی نەمرا کە لە یەکێک لە کۆنگرەکانی پارتی دیموکراتی کوردستانە دامەزراوە. ئەوەی کە من ئەمێ ئاماژەی پێ بم سەردەمی ڕاپەڕینە یعنی پاش ڕاپەڕینی گەورەی کوردستان کە لابردنی ڕەگەزێکی زۆر زۆر گەورەی سەرەکی بوو لە عێراقا کە نیزامی حزبی بەعسی عێراقی بوو ئەتوانم بە سێ قۆناغ باست بۆ بکەم. قۆناغی پاش ڕاپەڕین و بەداخەوە قۆناغی شەڕی ناوخۆ و قۆناغی تەکاملبوونێکی تری شەڕی ناوخۆ کە ئەتوان بڵم تا ڕادەی ئیستیقرارمان وەرگرت لە ئاوارەیە. لەم سێ قۆناغا ئێمە ئەتوانین باسی مێژووی یەکێتی قوتابیانی کوردستان بکەین. خۆی دوای ڕاپەڕین وەک معلومی لای جەنابیشتانە ینی گوڕوتین و حەماسەتێکی زۆر بە هەموو چین و توێژەکانی کوردستانەوە هەبووە. ئەمە تەنها بۆ قوتابیان نەبوو بۆ هەموو ڕێکخراوە قوتابی خوێندکارەکان و بۆ هەموو چین و توێژەکان و بۆ هەموو ئەحزابی سیاسی بوو. یعنی خەڵک ئەو کاتە بە گوڕوتینێکی زۆرەوە کاری ئەکرد. هەرچەندەوەکو عەرزم کردی یەکێتی قوتابیانی کوردستان خەلفێتیش تاریخی زیاتری هەیە بەڵام لەم قۆناغەیە قۆناغێکی تازە بوو وەکوا بوو تازە دروست کرابێتین و یعنی قۆناغێک بوو کە بە سەربەستی بە ئازادی ئەچوینە ناو قوتابخانەکانەوە سەر لە نوێ تەنزیماتمان لە ناو یەکێتی قوتابیانی کوردستانە دروستە کردەوە. هەرچەندە قۆناغەکە سەخت بوو بەڵام جێگەی افتیخار و شانازی هەر هەمومانەکە لەو سەردەمەیە مشارەکەیکی فعلیمان کردووە لەبەرەوەی کە قۆناغێکی وەکو عەرزم کردی پڕ حەماسەت بوو پڕ جۆش و خرۆش بوو توانیمان لە مودەیەکی زەمەنی کەمە ڕێژەیەکی زۆری قوتابی لە دەوری ئاڵای یەکێتی قوتابیانی کوردستانە کۆ بکەین. گۆڕانکاریەکە زۆر گەورە بوو لەبەرەوەی کە یەکێتی قوتابیانی کوردستان لە شاخ هەرچەنە پاش ڕاپەڕینیش تا حەدێک گوای لێ هاتەوە بەڵام زیاتر ئەو ڕەنگانەوەی لە کاتی شاغا بە چۆنەڵی بە دەستێک قەڵەم و بە دەستێک چەک یەکێتی قوتابیان ئاوە خەباتیە کرد یعنی هەم پێشمەرگە بوون هەم داکۆچی کار بوون لە مافە پیشەیەکانی قوتابیان و هەڵبەتە زروفی شاخ و ئاواری و ئەمانەش ناخۆشتر وەک لەوەی کە تۆ بیتە ناو ژیانێکی مەدەنی و لە ناو میلەتی خۆتا کار بکەیت و لە ناو دام و دەستگا فەرمیەکانی خۆتا کار بکەیت و بیتە ناو توێژی قوتابیانەوە ئەی فەرقەکەی ئەوە بوو. دروشمەی سەربەشتی ئەم ڕۆژەمانە ئاشتی زانست کوردستانی ئاوەدانە ئەو دروشمەی سەربەشتی ئەم ڕۆژەمانە ئاشتی زانست کوردستانی ئاوەدانە سەیڕمی دەستی هێزی تێکۆشانی لەلاکەوە ناوی کوردستان نەزانی سەیڕمی دەستی هێزی تێکۆشانی لەلاکەوە ناوی کوردستان نەزانی بەیتودانی ڕۆژی هەوڵە با من ئاماژەیەکی کورد بە چۆنەڵێ لەم حەتەریخیە بەم یا ئەو مەحەتانە بم کە ئێمەمانان خەباتمان تیا کرد کە لە سێ قۆناغا جیام کردەوە
ئەو کاتەی لەسەر ئەو کارە جەوهەریانەی کە یەکێتی قوتابیانی کوردستان کردوتی وەکو عەرزم کردی ئێمە لە سێ قۆناغا کارمان کردو قۆناغێکی ڕاپەڕینە مەزنەکە بوو کە ئاماژەم پێکرد چۆنمان کار کردووە و قۆناغێکی دوای ئەوە بوو کە هەر متەکامل بوو لەگەڵ شەڕی ناوخۆیە بەڵام تا ڕادێگە مەمانانی استیقرارمان تیاوەرگرت کە چەند ساڵێکی زۆر ئاوارە بووین لە شاری هەولێری پایتەختی کوردستان ئەتوانین لەم سێ قۆناغەیە بە عام شتەکان باس بکەین یعنی یەکێک لەو خاڵانەی کە جەنابەت باست کرد کە من بیرمێ ساڵی 1999 بوو لە شاری هەولێر هەموو یەکێتی قوتابیانی کوردستان بە هەموو لقەکانەوە یعنی هەستاین بە گۆڕینی تابلۆی شوێنە گشتیەکان یا شوێنە ڕسمیەکان وەکو مەسەلەن تابلۆی پزیشک کە بە زمانی عەرەبی نووسرابوو یعنی یەکێتی قوتابیانی کوردستان کاری لەسەر زۆر وەتەری گرنگ کردووە تەنها ئەوە نەبوو کە کار لەسەر فکری قوتابی بکە یا پێگەیاندنی قوتابی یا لە بوارە پیشەیەەکە یا خزمەتکارێکی ڕاستەقینی قوتابیان بێت بگرە لەگەڵ ئەمانەش توانیوەتی کار لەسەر وشارکردنەوەی تاکی کۆمەڵگای کوردی بکات بۆ نمونە کار لەسەر هەستیارترین شت بکە کە ئەو بوو کە باسم کردی کە پاشتریش لە وێنەکانە ئەیبینن جەنابتان هەسان بە لێکردنەوەی هەموو تابلۆکان ئەوە گۆڕانکاریی جەزری بۆ زەمەنە ڕوویە یعنی بۆچی تابلۆیەک بە کوردی نەنووسرێ بۆ بە عەرەبی بنووسرێ بۆ بە تورکی بنووسرێ بۆچی بیعیمە بەسم تورکمانی ئەمانە هەمووی کاری گرنگ بوون کە یەکێتی قوتابیانی کوردستان پێی هەستاوە لە پاڵەوانەشا زۆر کاری تر کراوە یعنی ئێمە لەگەڵەوەی کە ئەگەر بێمەوە زەمانەکەی سەرەتای ڕاپەڕین لە هۆڵێکا کارمانە کرد لە هۆڵی فارابیان پێوە لای زانکۆی سلێمانی زانکۆی کۆنی سلێمانی عنی بە پەنجەی دەسە ژمێراینەوە هەڤاڵانە باوەڕ بکە ینی زۆری فەرق بوو لەگەڵم زەمانەیان لەسەر تەنەکەوشت جاریوا بوو خەڵکدا ئەنیشت هەمومان یعنی سیمینار و کۆڕشتەکانمان لێوە بەڕێوە بەر چالەکەکانمان بەڕێوە بەر یعنی لەوێن ئەتوان بڵێم نقطەی ئینتڵاقی ئێمە بۆ چوونە ناو هەموو قوتابخانەکانەوە بۆ چوونە ناو جەماوەرەوە و تەختیەکی زۆر باشی هەموو کارەکانمانە کرد یەکێتی قوتابیانی کوردستان هەنگاوی زۆر گرنگی ناوە بەڵام بەداخەوەکو باسم کرد شەڕی ناوخۆ هەندێ جیاوازی بیر و شتەکانی تۆزە گۆڕی دوایی دروشمەی سەربەشتی ئەم ڕۆژەمانە ئاشتی زانست کوردستانی ئاوەدانە ئەو دروشمەی سەربەشتی ئەم ڕۆژەمانە ئاشتی زانست کوردستانی ئاوەدانە سەیڕنی دەستی هێزی پێکوشانی لەلاکەوان ناوی کوردستان نەزانی سەیڕنی دەستی هێزی پێکوشانی لەلاکەوان ناوی کوردستان نەزانی بەیکوتابی ڕۆژی هەوڵە هەستەڕاوە یەکێتی قوتابیانە ماڵە ماڵە بەیکوتابی ڕۆژی هەوڵە هەستەڕاوە یەکێتی قوتابیانە ماڵە ماڵە ئاوارە بووین هەموو چوینە شاری هەولێر لەوێ ئێمە وەکو لە قیسلەمانی یەکێتی قوتابیانی کوردستان بە دووی تیجاه کارمانە کرد لایەنی چار ئەو قوتابیانە بوون کە ئاوارە بوون لە هەولێرە سەرپەرشتیمانە کرد و نەمان هێشتا ببڕێن بۆ چالاکیەکانمان درێژە پێەیە بە شێوەیەکی ئاشکرا لایەنێکی تر کە ئەمە لایەنە گرنگەکەی ئێمە بوو بەڕاستی چکە شوێن لە شوێنی خۆمان نەمابووین کارکردنمان بوو لە ناو شاری سلێمانی لە سنووری قوتابخانەکان لە زانکۆ پەیمانگاکان کە لەوێ ئێمە بەڕاستی ڕێمان پێ نەئەدرا کار بکەین نەک تەنانەت ڕێمان پێ نەدرا زۆر ئازار و ئەشکەنجەی هەڤاڵەکانمانەدرا تەنانەت زیندانەکران بۆ شتی تر سەری ئەکێشا مەوزوعەکان بەڵام ئێمە زۆر بەڕاستی من لێرەوە سڵاو ڕێزەنێرم بۆ ئەو هەڤاڵە ماندوونە ناسانە لەو زەمەنە کاریانە کردووە ناویان ناهێنم ئەترسم ناوێکم بیر بچێ و چکە ئازاری ویژدانمە بێ و کاتە چکە بەڕاستی ئەوانە سیمبول بوون لەو زەمەنەیەوە توانیان یەکێتی قوتابیانی کوردستان بەرز و پیرۆز ڕابگرن و ئاڵاکی بە شەکاوی بیاڵنەوە بۆ نمونە یعنی چالاکیمان هەبووە یادی هەژدی شوبات بوو لە یادی هەژدی شوبات خۆ دەزانی ڕۆژی قوتابیانی کوردستانە یادی دامەزراندنی یەکێتی قوتابیانی کوردستانە لەبەروی ڕێیان پێ نەئەدرا ناو زانکۆی سلێمانی لە ناو پەیمانگاکان لە ناو قوتابخانەکان لافیتیان هەڵەواسی یعنی ڕەنگەکەیانە گۆڕی ڕەنگی لافیتەکانە گۆڕی بۆی کە پێ نەزانن لایەنی منافز لایەنی ڕکابەر پێی نەزانێت تاکو قوتابیان ئەزانن کە وجودی ڕێکخراوێکی گرنگی یەکێتی قوتابیانی کوردستان هەیە لە لەوحەی ئەعلاناتی ناو پەیمانگا و زانکۆیە بەیاناتی یەکێتی قوتابیانی کوردستانیان بڵاوە کردەوە
سەرپەرشتی هەڤاڵەکانیان نەکرد یعنی دەیان چالاکی تریان نەکرد بەڕاستی جێ ڕێز و ستایش بوون جارێکتر لێرەوە سڵاو ڕێزیان بۆ ئەنێرم بەڕاستی ئەوانە بوونە مانەوە و ڕاگررتنی یەکێتی قوتابیانی کوردستان لەو سەردەمەیە لەلاکەواناوی کوردستان دەزانی بەیتودانی ڕۆژی هەوڵە هەستەڕاوە یەکێتی قوتابیانە ماڵە ماڵە بەیتودانی ڕۆژی هەوڵە هەستەڕاوە یەکێتی قوتابیانە ماڵە ماڵە یەکێتی قوتابیانی کوردستان خۆی لە بیئەیەکی دیموکراتیا دروست بووە یەکێتی قوتابیانی کوردستان بە کۆنفرانس هەموو کاروبارەکانی خۆی کردو بە کۆنگرە دامەزراوە بە کۆنگرە ستافەکانی گۆڕاون بۆیە بڕایش تەواوی بە دیموکراسیت هەیەەوە ئێمەش وەکو عەرزم کردی کە ڕاپەڕین دەستی پێکرد تۆ وردەوردە وڵاتەکەت بەرەو موسەساتی ڕابێ مجتەمەعەکەت ڕابێنی لەگەڵ مەدەنیەتە لەگەڵ دیموکراتیەتە یەکێتی قوتابیانی کوردستانیش سەرمەشق بوو لەو بوارەیە هەر بۆیە لەسەر پێشنیاری یەکێتی قوتابیانی کوردستان هەڵبژاردنەی گشتی قوتابیان ئەنجام درا لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستانە تەنانەت لەو کاتەشا کە هەڤاڵانی ئێمە مەنعکران لە سنووری پارێزگای سلێمانی ئێمە لە چەندین کۆلێجی زانکۆی سلێمانیا ئەمان بردەوە هەڤاڵەکان بە ناوی بێلایەنەوە بە تەنسیقکردن لەگەڵ هەندێک لایەنی ترا خۆیان ڕێگە کەوتن یعنی بۆ نمونە بیرم بێت نوێنەری گەورەترین نوێنەری کۆمەڵی خوێندکارانی کوردستان کەوت لە ئینتیخاباتێکە هەڤاڵێکی ئێمە لە یەکێتی قوتابیانی کوردستان دەرچوو لە کۆلێجی پزیشکی زانکۆی سلێمانی یعنی لە چەندین کۆلێجا ئێمە نوێنەرەکانمان یەکەم دەنگیان هێنا بۆیە بڕوامان پێێتی ئەمە بڕوامان بە هەڵبژاردن هەیە ئێستاشی لەگەڵ بیانی هەموو شتێک لە یەکێتی قوتابیانی کوردستان تەنانەت لە هەموو ئۆرگانەکانی تری پارتیشە وەکو پارتی دیموکراتی کوردستان بەدەستا و دەستکردنی هەڵبژاردن و بۆ پرۆسە دیموکراتی بەڕێوەچ بۆیە یەکێتی قوتابیانی کوردستان لەگەڵەوەی زۆر عەرقەلی بۆ دروستەکرا هەمیشە سەرمەشق بوو لەو پێشنیارەیەوە دەست پێشخەر بوو و هەمیشەش لە هەموو هەڵبژاردنەکانە لەسەر ئاستی کوردستانێکەکەمی دەنگمانێنەوە وەکو نوێنەرایەتی گشتی قوتابیان دروشمەی سەربەشتی ئەم ڕۆژەمانە ئاشتی زانست کوردستانی ئاوەدانە ئەو دروشمەی سەربەشتی ئەم ڕۆژەمانە ئاشتی زانست کوردستانی ئاوەدانە دروشمێکمان هەبوو دروشمەکە بەم جۆرە بووەڵە یەکێتی قوتابیان قوتابخانەی کۆڵنەدان و پێگەیاندنی نیشتیمان پەروەرانە ئەم دروشمە بەڕاستی هەر لە خۆوە نەهاتووە یعنی تۆ گەر تەحلیلێکی بۆ بکەیت بەڕاستی مەدرسەیەکی کۆڵنەدانی یەکێتی قوتابیانی کوردستان و بەڕاستیش نیشتیمان پەروەر چۆنەڵی بەرهەمە هێنێ ئەگەر سەیری قیاداتی سیاسی کورد بکەیت بە هەموو حیزبەکانی کوردستانەوە لە دوای دامەزراندنی یەکێتی قوتابیانی کوردستان هەڵم ئەکسەریەتی ئەوانەی کە ئێستا یا لە پێشتر سیمبول بوون لەناو ئەم میلەتەیە ئەوانەی کە زۆر دیارن ئەوانەی کە ئەم وڵاتە بەڕێوە بە لەم ڕێکخراوە پیرۆزەوە کاروبارەکانیان کردووە هەر لە جەنابی سەرۆک بارزانیەوە هەر لە جەنابی کاک نێچیروان بەرزانیەوە لە جەنابی کاک مەسرور بارزانیەوە لە خوالێ خۆشبووان مام جەلالەوە کاک نەوشیروانەوە لە دکتۆر مەحموود عوسمانەوە یعنی کە ئێستا من ئەمانەڵێم ئەمانە خەڵکی زۆر دیار و ڕەمزی میلەتی کورد بوون لە هەریەکە و لە قۆناغیی خۆیان و بەدەیان قیاداتی تری حکومی و حیزبی لە هەموو ئەحزابی کوردیە بەڕاستی یەکێتی قوتابیانی کوردستان ئەو مەدرسەیە کە هەر ئەوە نییە کە داکۆچی لە مافی پیشەی قوتابیان کردبێ مەدرسەیە کە ئەتوانم بڵێم هەستی نیشتیمان پەروەری و هەستی نەتەوەی لەگەڵ هەستەکانی تری داکۆچیکردن لە مافی پیشەی قوتابیانە دایمە گەشەی کردووە و دەلیلیشم بۆ ئەوە گۆڕینی ئەو تابلۆیانە بوو کە پێشتر ئاماژەم پێ ینی زۆر جار خۆیمە خەڵکێک لە پشتمانەوە نەبووە تەوجیهمان کا بڵێ ئەوە بکەن یەکێتی قوتابیان خۆی قیادی خۆی هەبووە خۆی لیژنەی ڕاپەڕاندنی هەبوو سکرتارێتی هەبوو ئۆرگانی بڕیار بەدەستی هەبوو خۆی کۆبووەوە بڕیاری خۆیەوە ئای زۆر جار لەوانەیە لەگەڵ ئاڕاستی سیاسەتی پارتیشە یەکی نەگرت بێتەوە چکە ئێمە بەشێک نەبووین لە پارتی دیموکراتی کوردستان بەڵام
لە سایی سێبەر و سایی پارتی دموکراتی کوردستانە زیاتر لە بوارە نیشتیمان پەروەردەکە ئێمە دامەزراوی و گەشەمان بەکاری خۆمان کردو. بۆیە بەڕاستی قوتابخانەی پێگەیاندنی کۆڵنەدان و پێگەیاندنی نیشتیمان پەروەران بۆ یەکێتی قوتابیانی کوردستان. عاشقی زانست کوردستانی ئاوەدانە سەیڕنی دەستی هێزی پێکوشانی لەلاکەوان ناوی کوردستان نەزانی سەیڕنی دەستی هێزی پێکوشانی لەلاکەوان ناوی کوردستان نەزانی بەیتوتانی ڕۆژی هەوڵە هەستەڕاوە یەکێتی قوتابیانە ماڵە ماڵە بەیتوتانی ڕۆژی هەوڵە هەستەڕاوە یەکێتی قوتابیانە ماڵە ماڵە. مونەیەکت بۆ هێنمەوە لە داستانێکی زۆر مەزنی دیاری کووردا کە داستانی خواکوڕکە یەکێتی قوتابیانی کوردستان هەرچەنە ئێمە لەو زەمانە کارمان نەکردووە بەس ئەوە یعنی تاریخێکە و نووسراوەتەوە و دۆکۆمنت و شتیوای لەسرە. یەکێتی قوتابیانی کوردستان دەورێکی زۆر کاریگەری بینەوە کەواتە هەڤاڵەکانی یەکێتی قوتابیانی کوردستان توانیوانە شان بەشانی پێشمەرگە خەبات بکەن، توانیوانە شان بەشانی پێشمەرگە خەبات بکەن، توانیوانە یعنی لە هەموو بوارەکانە لەو پێناوە شایمە دەیان شەهیدمان هەیە. هەر لە نمونێ و شەهیدانە شەهید نەوزاد محەممەد نەجیبە، شەهید سۆران سەڵتەیە، دەیان تێکۆشەری ترمان لەو پێناوەیە شەهید بووە. شەهید حاجی عەبدوڕەحمانە کە شەهیدێکی سەرکردەی ئێمە بوو، پێشتر یەکەمین مەسئولی لقی قوتابیان و لاوانمان بۆ لە سلێمانی. دروشمەی سەربەشتی ئەم ڕۆژەمانە عاشقی زانست کوردستانی ئاوەدانە ئەو دروشمەی سەربەشتی ئەم ڕۆژەمانە عاشقی زانست کوردستانی ئاوەدانە سەیڕنی دەستی هێزی پێکوشانی لەلاکەوان یەکێتی قوتابیانی کوردستان لە بواری ڕاگەیاندن و ڕۆشنبیری و میدیا و ئەو چوارچێوەیە ڕۆڵێکی زۆر زۆر کارای بینیوە و ئەگەر من تەنها باسی لقی سلێمانی یەکێتی قوتابیانی کوردستان بکەم لەگەڵ ئەوەی کە ئاوارە بووین، لەگەڵ ئەوەی کە لە هەموو ڕوویەکەوە زۆر زۆر یعنی چۆنەڵی لێمان قەوما بوو، چکە ئینسان کە لە جێی خۆی هەڵکەندا بە شێوەیەکی زۆر زۆر خراپ تەئسیری تێگا لە هەموو شتێکە. ئێمە چەندین کار و چالاکیمان هەبوو لەو بوارەیە، وەکو دەرکردنی گۆڤاری مژدە کە چەندین ژمارەمان لێ دەرکرد. گۆڤارێک بوو بەڕاستی گۆڤارێکی ڕۆشنبیری گشتی بوو، بە تەنها تایبەت نەبوو بە یەکێتی قوتابیانی کوردستان، هەمی تایبەت و بە مافە پیشەیەکانی قوتابیان ئەوەی کە تیایە نووسی زۆربەی قوتابی بوو و هەمیش گۆڤارێکی ڕۆشنبیری گشتی بوو لە هەموو بوارەکانی ژیانە. بابەتی باشی تیا نووسراوە، نووسەری زۆر بەتوانە و دیار مشارەکەی هەبوو. جگەلەوە ئێمە لە شاری هەولێر تیپمان هەبوو، تیپێکی هونەری بە ناوی تیپی کۆڕاڵ کە بەڕاستی سەرمەشق بوو لەو زەمانەیە لە هەموو چالاکیەکانی یەکێتی قوتابیانی کوردستانە. یعنی من تەنانەت شتێکە جەرمەوە جاریوە هەبوو کە میوانەکان دائەنیشتن لەبەرەوەی کە میوانەکان هەتا ئەخیری پرۆگرامەکان بمێنەوە. ئەو چالاکی ئەو مەقتەعی چالاکی یەکێتی قوتابیانی کوردستان لقی سلێمانی کە نواندنەکانی تیپی کۆڕاڵ بوو ئەیان خستە ئاخر فەقەرەوە لەبەرەوەی کە میوانەکان دابنیشن. یعنی ئەمەنە بۆ زەمەنی خۆی تام و چێژی خۆی هەبوو، کۆمەڵێ بواری کۆمیدی بوو، بەڵام پەیامەکەی پەیامێکی گرنگ بوو و ڕەخنە ئامێز بوو و دروستکەر بوو لە هەموو بوارەکانی کۆمەڵگای کوردی. تەنانەت لەسەر بەرپرسەکانی بیرم دێ، یعنی چەند شتێکیان کرد هەڤاڵەکانی ئێمە لەسەر بەرپرسەکانی پارتیش. سەفەرێکیان برادێکی قیادی پارتی عاجز بوو چوە دەرەوە، خۆ ئێمە بە حساب لەسەر پارتی مەحسوب بووین، ئاوارە بووین، هەموو لە هەولێر بووین، بەڵام یەکێتی قوتابیانی کوردستان لە هەموو بوارەکانە بەڕاستی ئەسپی خۆی تاویا و ڕۆڵی زۆر زۆر گرنگی بینیوە. بەدەیان چالاکی تری ڕۆشنبیریمان هەبووە کە لەوانەیە ئێستا دەرفەت نەبێ هەمووی باز بکرێەوە، هەموویمان بە بەڵگەلایە شەڵا لە کاتێکیە لە بەرنامەیەکی تەفسیلترە هەمووی بە دۆکۆمنتە خینە ڕوو. ئەمە تەنها لقێکمان باس کرد، چ جایەگەر فراوانیکەی تۆ بۆ هەموو لقەکان، بۆ مەکتەبی سکرتارێت، بۆ ئۆرگانەکانی تری یەکێتی قوتابیانی کوردستان ڕۆڵی زۆر زۆر گرنگیانە بۆ لەو بوارە. عاشقی زانست کوردستانی ئاوەدانە سەیڕنی دەستی هێزی پێکوشانی لەلاکەوان ناوی کوردستان
کوردستان نەزانی بەیت و دادێ ڕۆژی هەوڵە هەستەڕاوە یەکێتر کوتابیانە ماڵە ماڵە بەیت و دادێ ڕۆژی هەوڵە هەستەڕاوە یەکێتر کوتابیانە ماڵە ماڵە دروشمەی سەربەشتی ئەم ڕۆژەمانە ئاشتی زانست کوردستانی ئاوەدانە ئەو دروشمەی سەربەشتی ئەم ڕۆژەمانە ئاشتی زانست کوردستانی ئاوەدانە ئێمە لە کۆنگرەی ساڵی 1993 بوو ناوی کۆنگرەی ئازادی بوو تاوان دوای ڕاپەڕین قوتابیان و لاوان پێکەوە کارمانە کرد یەک ڕێکخراو بوو یەک دوو جار لە حەتاتی تاریخی ئەم دوو ڕێکخراوەیە یەکگرتنەوە جیابوونەوە ڕوویاوە یعنی مەبەسم لە جیابوونەوە هەرێکە و بەسەر بەخۆی ئیشکات چکە مافەکانی قوتابی و لاو یعنی تێکەڵ ناکرێ ئەرێکە و داخوازیەکانیان جیایە بۆیە کۆنگرەی ساڵی 1993 بەسترا کە بە ناوی کۆنگرەی یەکگرتنی ژناوە بێت چکە کاتە ڕێکخراوەکانی تری قوتابیانی سێلایەنی سیاسی تریش هاتنە پاڵ یەکێتی قوتابیانی کوردستان و یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان ئەوە بوو لەو کۆنگرەیە جیابووینەوە لە ساڵی 1993 بوو بە دوو ڕێکخراوی سەربەخۆ یەکێتی قوتابیانی کوردستان بەجیا کاریە کرد و یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان بەجیا کاریە کرد شەرەفی ئەندامەتی و کۆنگرێمان هەبوو و ئەو دەم وەکو لەقی سلێمانی زیاتر لە 100 نوێنەرمان هەبوو لە کۆنگرەی ئازادی ساڵی 1993. یادەوەریم زۆرە یعنی ئێمە بەڕاستی وەکوڵێ
هەر لە عمری تازە پێگەیشتن و زۆر گەنجێتیمانەوە داغڵی کاری ڕێکخراوەیی بووین لە یەکێتی قوتابیانی کوردستان. یعنی یەکەم مەدرسەی ئێمە بۆ دوای ماڵی خۆمان، یعنی هەموو کەسێک یعنی بە چەند فلتەرێک ڕوا فلتەری نیشتیمان پەروەری و کاری ڕێکخراوەی و کاری حیزبی. ئەگەر من یەکەم خانەوادەکەی خۆم حساب بکەم، دووەم یەکێتی قوتابیانی کوردستان حسابەکەم و بیرەوەری زۆرمان هەیە، هەم خۆش هەم ناخۆش، لەگەڵ کۆمەڵی هەڤاڵی زۆر بەڕێز و زۆر ئازیز کە هەندێکیان بەداخەوە لە ژیانە نەماون، هەندێکیان سوپاس بخوا لە ژیانە ماون و یای تەندروستی باشییان بۆ خوازم. ناوەکان زۆرن بەڕاستی، ئەگەر ناو بژمێرم لەوانەیە هەڤاڵ هەیە لە یادم بچێت لێم زویر بن، بۆیە هەر لێرەوە سڵاو ڕێز بۆ هەمویان نەنێرم. بەڕاستی کاری دەستە جەمعیمان بۆ کاتە یعنی لە چۆنەڵی لە کەف و کوڵی گەنجێتی و لە کەف و کوڵی تێکۆشان و لە کەف و کوڵی کاری پیشەی و ڕێکخراوەیە ئەو کاتە سەرتۆ بووین، چکە بە گروتینێکی زۆر جوانەوە کارمانە کرد و یادەوەریمان زۆرە، یعنی بەڕاستی ناژمێردرێ ئەو شتانە. بەڵام من باسی شتێکتان بۆ کەم، یعنی حاڵەتێک لە یادێکی هەژدەی شوباتە، یعنی هەم حاڵەتێکی خۆش بوو بۆ من، هەم زۆریش ناخۆش بوو، یعنی تێکەڵاو بوو، هەردوو حاڵەتەکە دروست بوو. یادی هەژدەی شوبات بوو، بیرم دێت ئەو بەیانیە کە ڕۆژی هەژدەی شوباتە خوای گەورە مناڵێکی پێبەخشین، زۆر بە یعنی بە دڵخۆشیەوە ڕۆشتم. من یادی دامەزرانی ڕێکخراوەکەم و خۆشم ئەندامی سەرکردایەتی بووم لەو ڕێکخراوە، ئەندامی لیژنەی ڕاپەڕاندن بووم. بە هەڵە داوان خۆم ڕۆشتم بە شوێن کۆمەڵی برادرمە و چوومە ناو مەکتەبی سکرتارەتی یەکێتی قوتابیانی کوردستانەوە، سەیرم کرد دۆخەکە زۆر یعنی بخەمگین و هەمووی پەشۆکا و هەرێکە و بەلایەکە ڕۆشتوات. بەداخەوە کە هەواڵەکەم بیست خۆشیەکەم بیرچەوە کە تیرۆرکردنی سەرکردەی دیار و ناسرا و شەید فەڕەنسۆ حەریری بوو کە بەڕاستی خۆشەویستی یەکێتی قوتابیانی کوردستان بوو، هەمیشە لە نزیک بوو لە هەڤاڵانی یەکێتی قوتابیانی کوردستان و هەمیشە ڕێنماییە کردین و هەمیشە لەگەڵمان بوو. ئەو یادەوەریە هەرگیز لە یادم ناچێت، یعنی چکە لە ڕۆژی دامەزراندنی ڕێکخراوەکەمە خوا شتێکی خۆش و ناخۆشی پیشانیاین، هەرچەنە یعنی بە دواتر هەموو شتەکان هەربوو بە ناخۆشی، بەڵام ئەوە یادەوەریەکە کە هەرگیز لەبیرم ناچێتەوە لە ژیانم. دوا پەیامم بۆ دوایەوەی کە سڵاو ڕێزیان بۆ نێرم و پیرۆزباییان لێکم جارێکتر هیوادارم بتوانن بۆ ڕۆحێتی زمانی پێشووترەوە کاروبارەکان بکەن، هەرچەندە زەمانەکە گۆڕاوە، بەڵام ئەبێ مۆزوعەکەشی لەگەڵا بگۆڕن. مقارنە ناکرێت، گەر من مقارنەی کەم ئەم زەمانە لەگەڵ زەمەنی دوای ڕاپەڕین بەڕاستی بینەکەی ئاسمان و ڕێسمانە، یعنی ئەو کاتە ئەکتیفتر بوو یەکێتی قوتابیانی کوردستان، خەڵک باشتر لە دەوری کۆبەوە داوایان لێ یەکەم سیاسەتی خۆیان بگۆڕن و پیشەیانە بێنەوە ناو قوتابیان و کەشێکی زۆر باش و ئازاد و دیموکرات و خزمەتگوزار بۆ قوتابیان فراهەم بکەن. زەمەنی سواربوونی سیارەی جوان و پاسەوان و بارەگا و ئەوانە تەجاوزکەن بچنە ناو قوتابیانەوە، بچنە ناوە کۆڵی خوێندکارانەوە، چۆنێکی ناوەنیت خزمەتی قوتابیانی کوردستان بە ئامانجی سەرەکیان بێت بۆی بتوانن تەجاوزی ئەو زەمەنە خراپە بکەن کە یەکێتی قوتابیانی کوردستانی پیاڕۆیشتەوە. چکە بەڕاستی لەم ئاخرۆخریا کار و چالاکی هەموو ڕێکخراوەکانی قوتابی و خوێندکاری بە شێوەیەکی گشتی سست بووە. ئەمن بۆ خۆم 5 ساڵی زانکۆم تەواو کردەوە، نە یەکێتی قوتابیانی کوردستانم بینیوە و نە کۆمەڵی خوێندکارانم بینیوە لە زانکۆیە. بۆیە یعنی ئەتوانن شێوازی کاریان بگۆڕن لەگەڵ هیوای سەرکەوتن بۆیان ئەمانەتێکی گەورەیە لە دەستیانە، ئاڵایشی پیرۆزە بەدەستیانەوە، بەدەیان قوربانی و ماندووبوون و شەونخۆنی هەزارها هەڤاڵ هاتۆتە دی. هیوادارم بیگەێنە دوا مەنزڵی خۆی.